سنووری باخچەکانی پەروەردەی ڕۆژاوای سلێمانی فستیڤاڵی ساڵانە ئاکرێ باخچەی ساوایان ئێمەش وەکو باخچەی ساوایانی خۆنجا بۆ ئەمساڵ نمایشێکمان ئامادە کردووە لەگەڵ گۆرانێک بۆ پێشمەرگەی کوردستان. نمایشەکەمان تعبیرەکە لە 4 وەرزە و باسی وەرزەکانی ساڵەکە لای مناڵ و ڕوونکردنەوەی زیاترە بۆ مناڵان. لە چوارچێوەی ئەو کار و چالاکیانی کە ساڵانە لە باخچەکانە ئەکرێت ئێمەش وەکو هەر باخچەیەکی کە بەشداریەکەین هەموو ساڵێک لە چالاکی باخچەکانە بە دوو مادە بەشدار بووین. یەکەممان ئۆپەرێتێ بوو بە ناونیشانی 4 وەرزە و دۆمیشمان بە هەر وەک وەفایەک بۆ برا پێشمەرگەکانمان لە بەرەکانی جەنگ گۆرانێکی مناڵان گۆرانێک و سرودێکیان مت بۆ پێشمەرگەکان برا پێشمەرگەکانمان لە بەرەکانی جەنگ. ئیتر زۆر سپاسی کارمەندان و ستافی باخچەکەمانەکەم بە تایبەتی ئەوانی کە بەشدار بوون لەم فستیڤاڵەیە ماندوو بوون بەڕاستی و ئەرکی مناڵیش ئەرکێکی گەورەیە ئەرکێکی پیرۆزە و پەروەردەکردنی مناڵ پەروەردەکردنێکی پیرۆزە بەڕاستی ئێمە کە کار و ئیشیان لەگەڵاکەین بە پیرۆزی کاریان لەگەڵا بکەین. زۆر سپاسیانەکەم هیوای سەرکەوتنیش بۆ ئێوە.